بەزاری بەرنامان هەیە خێوەتی هەڵدین لێرەکانە یا مەسەرش کابینوشتیا بەکاربێنی و شەو ڕۆژ لێرەبین و ڕێگاکی نەکەینەوە ئامانجیمە سەرەتا لێرەکانە ڕاستی کێشەی کارەبامان هەیە کارەباکی زۆر خراپمان هەیە تەمەنەگە وربینەوە مەسەلە بۆ شتەکان ڕاستی وڵاتە پڕە لە قەیران گوێ لێە قەیرانی موچەیە قەیرانی کارەبایە کێشەی خزمەتگوزاریمان هەیە ڕێگاوبانمان هەیە یعنی هەموو وڵاتە بەدەری کابدڵە قەیرانە بەڵام بەتابەتی بەری مەرگەی هەر بە تاواتی فەرامۆشکاوە ئەگە بگری هەر گوندەی لەوانەیە مەسەلە چەندی کێشەیە لە سنوورەکەیدا کێشە ڕێگاوبانمان هەیە کێشەی تەندروستیمان هەیە کێشەی مەسەلا وەکو ئاگرکوژێنەوە ئەتفامان هەیە بەتایبەتی لە سبەرزی ئێستا دستان و سەرمایە نەوت نییە دار نییە مەسەلە شتێک لێرەکاندا یعنی کارەبا بوونی هەرنیە بەڕاستی گوێ لێە ئەمە چۆن دەڵ برانمان لە خەلەکان لە خدران لە هەموو شوێنەکانی کە کردوانە ئەمەش وەکو پشتیوان و پژگیریوان لێرەکانە ئەمە شاتنی سەر جادە و گربنەوەمان کردووە بەرنامەشمانێ ئەو جادە شۆڵ نەکەین ڕێگا بەرندین گوێ لێە وردە فراوانی دەکەین گەورەی دەکەین حتا حکومت بەدەم داواکاریەکانمان چکە ڕاستی حکومت فراغێکی گەورەی هەیە بوونی نییە و خۆی ئێسەکانە حکومت گوێ لێە تا داواکاریەکانی خەڵک جێبەجێ دەکرێن زۆر باشە وەک دەبینین گەڵابە و شۆفڵ بۆ ڕێگاکە کە دادەخرێت بەکارتان هێناوە ئایا تاکەی دەیکەنەوە یاخود بەنیازن بیکەنەوە بەرنامەمان نییە بیکەینەوە ڕاستی ئامادەین بەرداوامیمان دەبێت لێرەکانە پێشتر کردومانە لێرە لەوانەیە ڕۆژێکە سەعاتێک کردومان بەزاری بەرنامان هەیە خێوەتی هەڵدین لێرەکانە یا مەسەرش کابینوشتیا بەکاربێنی و شەو ڕۆژ لێرەبین و ڕێگاکی نەکەینەوە زۆر باشە هەتا داواکاریەکان جێبەجێ دەبن حکومەت جێبەجێیان دەکات هەر چاکە حکومەت نەماوە بەڕاستی حکومەت نەماوە لە ئاستی داواکاری خەڵک دانیا پێما چۆن دەڵێ حکومەت باشی خەڵک نییە دەناگە باشی خەڵک بە بەڕاستی ئەمە لە بەری مەرگی سنوورەکەیدا پێویستە چۆن دەڵێ ئاورێک لە خەڵک بدرێتەوانێت بەسی تریشت ئەمڕەکانە ئاوە کارەبایە زۆربەی گوندەکان لەوانێ و کێشان هەیە کارەبا بڕات بێت لە هەموو شەو ڕۆژگەی چەند سەعاتێک کارەبا هەیە جا ئیدی تا داواکاری جێبەجێ دەکەن ناکەین ڕێگاکەی